خۆشەویستان سوپاس بۆ خوا دوجار بارانێکی باش لە وەرزی دابارینی ئەم ساڵدا هەر چەنە دواکەوت بەڵام سوپاس بۆ خوا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا دوێنێ و ئەم شەو و ئەم ڕۆژ هەر بەردەوامە سوپاس بۆ خوا باران باری. ئێمە ئەمڕۆ باس لە کاریگەری دابارین لەسەر کوشت و کاڵ و باخداری و ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و ئەو بابەتانی کە پەیوەندیان بە کەش و هەوا و بارانبارینەوەی بە میوانداری زۆر بەڕێزانە محەممەد شارەزا لە بواری توێژینەوە کشت و کاڵەکان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە کاکزانە بەخێر بیت. زۆر سپاس بەجارە لە کەش و هەواوە دەست پێ بکەین. زۆر باز لە گۆڕانکاریەکرێ لە کەش و هەوایە هەر بەڕاست ئەگەر ساڵانی ڕابردوو لە بیری ئێمەشانە بێ ینی باو باپیرانمان باسەکان ئەم کاتانە وایە پەڵی دابێوانە بەڵام ئێستەوە تا ناوڕاستی مانگی 11 تازە بسمیلا یەکەم بارانە بارێ بۆ کەش و هەوا وای لێ هاتووە. سەرەتا ساڵتان لێبێت و بەیانی ئێوە بینەرانتان باش گۆڕانکاری کەش و هەوا بەڕاستی لە دوای کۆنگری پاریس ساڵی 2015 ئیتر لە ڕاوێژکاری و لە قسەکردن دەرچوو گۆڕانکاری کەشەهەوا بوو بە پراکتیک کە ئەبێ ڕوبەڕووی بێتەوە خۆگونجاندنی لەگەڵا بکرێت و لە چەند ساڵێکی بڵێن ڕابردووی ئەمەشە گۆڕانکاری کەشەهەوا بە تاواتی یعنی لە هەرێمی کوردستان و لەسەر سەرچاوەکانی ئامان و لەسەر ڕێژی بارانبارین و بەرهەمی کوشت و کاڵیمان دەرکەوتووە بەڵێ گۆڕانکاری کەشەهەواکە بە تاواتی ڕەنگی یاوەتەوە و کاریگەری لەسەرمان هەیە. کاکزانە بۆ هۆکار بۆ چییە گەرەتەوە لەو گۆڕانکاری کەش و هەوادا بۆی کە وەکو ساڵانی ڕابردووتر نییە بارانبارین دواکە نسبەی باران کەمە بێ گەرما ڕووی لە زیاد بوونە ئەمانە بۆ چییە گەرەتەوە ینی لە گۆڕانی کەش و هەوایە؟ هەموو راپۆرتە زانستیەکان هەموو کۆنگرە و سیمینارە زانستیەکان بۆ وا گەڕێتەوانێ کە پیسبوونی هەوا هەیە. پیسبوونەکان بەهۆی گازەکانەوەی بەهۆی سەرچاوی سوتەمەنیەکانەوەیە کە ئەمانە کاریگەری تاواتی لەسەر غازەکانی بەرگە هەوا کردووە کە بۆتە هۆی ئەوەی کە ژینگە بگۆڕێت و هەموو بەکارهێنانەکان لە سێکتەرە جیاجیەکانە کاریگەری هەبووە وەکو سێکتەرەکانی سەرچاوەکانی سامانە سروشتەکانی وەکو نەوت وەکو بەکارهێنانی تەکنۆلۆژیەکان بەکارهێنانی پیشەسازیەکان ئەمانە هەمووی کاریگەری تاواتی هەبووە و ڕەنگیاوەتەوە هۆکاری سەریشیە بۆ گۆڕانکاری کە دروست بووە گۆڕانی ژینگەی دروست بووە لەسەر گۆی زەوی. باش بابێنە سەر وەرزی دابارینی ئەم ساڵمان خۆ دەزانی ساڵی پار ئەو ڕێژە بارانە نەباری وەک پێویست تەسیری کردە سەر ئاوی سەر زەوی و ژێر زەویش تەنانەت ئەم ساڵیش لە سەرەتای وەرزی دابارین کەیتر وردەوە دەتوانین بڵین لە مانگیدەوە دەست پێ کادوانە نەبوو ئەوەی لە کوردەواریە پێوتری حەقەپەڵە سەرەتای مانگی 11 و 5 نابێ پەڵەی دابێ بەڵام هاتە ناوەڕاستی مانگی 11 یەکەم بارانباری ئەمە چ کاریگەریەکی نەرێنی بەجێ ئەیاڵێ ئەم دواکەوتنە ئەوەی کە زانستی بۆ یەکلایی بۆتەوە لە سەرچاوە زانستەکان و لە ساڵانی ڕابردووە جێبەجێ کراوە پەڵا لە هەرێمی کوردستانە 15دا بۆ 15 کۆتایی هاتووە ینی ئەوە مانگی پەڵە بوو بۆ چەندی ساڵ یعنی لە هەشتاکان و حەفتاکان و بیدایەتینەوەکان ئەمە سابت بووە بەڵام ئێستا وەکو جەنابە باسی کرد ئەمە گۆڕاوە و ئەم گۆڕانی بارانبارینە لە کاتی خۆیە و هەموو گۆی زەوی گرتوتەوانێ و کاریگەرەکەی لەسەر ئەوەیە کە بۆتە هۆی کەمی بەرهەم ینی کەمی بەرهەم لە هەموو وڵاتانی دنیا لەسەر کوالیتی بەرهەم لەسەر چەندایەتی بەرهەم ڕەنگی یاوەتەوانێ بۆیە پێویستە لەگەڵ ئەو دواکەوتنی بارانبارینە لەگەڵ ئەو ڕێژەی کەمی بارانبارینە پێویستە جوتیارانی ئێمە خۆگونجاندن بکەن پێویستە توێژەرانی ئێمە کاری زانستی لەسەر ئەو دواکەوتن و کەمی بارانبارینە یان لەسەر ئەو بەرز بوو نزمی پلی گەرما کە لە کاتەکانی خۆیان نیە بۆ نمونە
ساڵی پار لە مانگی 1 و 2 هەرێمی کوردستان وەکو بەهار وا بوو، بەڵام لە مانگی 3 و 4 سارد بوو، پلەی گەرمان نزم بوو. بۆیە پێویستە کاری جدی لەسەر ئەو گۆڕانی کەشوهەوایە بە توێژینەوە بکرێت، بە توێژینەوە بکرێت، چۆن تەرزی نوێ و سەنفی نوێ دروست بکرێت کە بەرگری بکە لە کەمی بارانبارین، لە پلەکانی بەرزی و نزمی گەرما، کە زوو پێ بگات، کە بەرگری لە نەخۆشەکان کە ئێمە نەخۆشی بۆی ئەم گۆڕانکاری کەشوە بەڕاستی مێرووی تازە و نەخۆشی تازەمان بۆ دروست بوو. بەڵێ کاک زەنا، جۆری بارانبارینەکەش کاریگەری بێ لەسەر کشت و کاڵکردن بۆ بارانی بەخۆر، ئەم بارانی بەلێزمە یان نمە باران، کامیان باشەوە کامیان کاریگەری بێ لەسەر سوودی بێ بۆ کشت و کاڵ؟ بێگومان بۆ کشت و کاڵ هەموو کاتێک بارانی لەسەر خۆ مامناوەند باشترە، لەبەرەوەی زەوی باشتر ئاوەکەگرێت وەکەوەی بە بارانی خڕ و بەلێزمە بێت. بارانەکان بەڵێ کاریگەری زۆر هەیە، بە تایبەتی ئەو چاندانەی کە پشت بە بارانە بەستێت، ئەو لە کاتانی کە ڕوەک پێویستی بەو بارانە بێ، ئەگە باران نەبێت بێگومان کاریگەری لەسەر کشت و کاڵەکە و لەسەر بەرهەمی کشت و کاڵەکە بێت. ئەگەر بێت و جێگرەوەی نەبێت لەو کاتانەیە کە ڕوەک پێویستی ئەو چاندنە گەنم بێ، باغداری بێت، سەڵزە بێت، کە بارانی نەبوو پێویستە تۆ ئاوی بێت، ئاوی دەستکردی بێت و پێویستە لە بەڕاستی ئاودانەکانیشمان ئێمە گۆڕانکاری تیا بکەین، نابێت ئاودانی تەقلیدی بکەین جۆگە بخرێتە سەر زەوی. بەڕاستی پێویستە بە سیستەم بێت، بە سیستەمی ئاودانەکان بێت بۆی توانین ئێمە ئەو بڕئاوی کە هەیە لە جاتی 100 دۆنم بۆ نمونە 300 دۆنمی پێ ئاو بین و بەرهەممان زۆر بێت. بەڵێ کاک زانە، سەرەتای پاییز هەمیشەم قسەیە کرێ باسی پەڵاکرێ. پەڵە پەیوەندی هەیە بەو بڕە بارانەی 80 ملیمە 100 ملیمە 60 کەمتریا زیاترە ئەبارێت، یان پەیوەندی بەو خاکەوەیە کە تەڕە بێ، ئەویش چەند سانتیمەوە، ئایا لە خاکێکی با بڵین ساغایە یان لەو خاکانەیە کە پێوتێ ورد ساڵانە ئەچێڵڕێن بۆ کشت و کاڵ ئاماداکرێ. بەڕاست لە ڕووی زانستیەوە پەڵەدان چۆنە هەیە؟ بێگومان خاک بۆ خاک پێکاتی فەرقی هەیە، خاک هەیە نسبەی زۆر قوڕی هەیە، خاکی نسبەی زۆر لمی هەیە. بۆ نمە خاکی ناوچەکانی هەرێمی کوردستان هەمووی جیاوازە، لە ڕووی زانستیوانێ ئەڵێ پێیەک بۆ پێیەک خاک جیاوازە لە یەکتری. لە ڕووی زانستیوانێ پەڵەدان ئەوەیە کە کەمتر نەبێت لە 30 سانتیم، عەرزەکە شێدار بێت، بارانی پەڵی پێوترێت. ئەمەشەوە لە چیەوە دروست بووە بارانی پەڵەیە کە گاسن زەویە شێڵێت 30 سانتیمە، ئەبێ بە قوڵایی گاسنەکە زەوی تەڕ بێت، لەو کاتە پێوتێ پەڵە. ئەمە بۆ زەویەکە کە ساڵانی تریش چێڵرا بێ یا بۆ زەویەکە یەکەم ساڵە ئەچێڵرێ؟ بەگشتی هەموو زەویەک کە تۆ بتەوێت بێگومان ئەگەر وەرد بێت زووتر تەڕە بێت، وەک لەوەی کە پەرێز بێت، لەبەرەوەی وەردەکە چێڵراوە و شیتەڵ بۆتەوانێ توانای لە خۆگرتن و ڕۆچووی ئاوی زیاترە وەک لە پەرێز. و ڕێژەی بڕی بارانبارین بۆ پەڵە هەر لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی کە جیاوازە. بۆ نمونە خاکی گەرمیان کە خاکێکی زیاتر قومە، بڕی بارانبارینی کەمتر پێویستە بۆ پەڵەتان وەک لە خاکێک و لە ناوچەی شارە زۆریان بازیان یان لە سلێمانی بڵین باس بکەین. خاکی هەولێر و باشووری هەولێر زووتر پەڵا ئاو لە خۆگرێ و پەڵایە وەک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی هەولێر. بۆیە پێکاتی خاک بۆ گرتن لە ڕۆچوون و هینی ئەو بێگومان فەرقی هەیە. بەڵام ئەم 30 سانتیمە باسی کرد، پەیوەندی هەیە بە بڕی بارانبارینی، بۆ نمونە چەند ملیم ببارێ لە ماوەی 1-2 ڕۆژێکا توانین بڵین پەڵەی داوە؟ بەپێی ئەوانەی ئێمە کە بەردەوام ساڵانە متابعەکەین بڕی بارانەکە خۆی 80 سانتیم لە پارێزگای سلێمانیە، 80 ملیم عەفو ببوورە، 80 ملیم بۆ 100 ملیم باشترین پەڵایەت. بەڵام ئەکرێت لە 60 سانتیمیشا کە بارانی لەسەر خۆی وەکو دوێنێ و ئەمڕۆ کە هەبوو، ئەکرێت لە 60 سانتیمیشا ئێمە دەستکەین بە چاندن. بێگومان ئێستا
چاندنی قوڵ و شێڵانی قوڵیش لە ڕووی زانستیەوانێ زۆر باش نییە بۆیە یەکێکە لە هینەکانی خۆگونجاندنیش بۆ ئێمە کە چاندنی قوڵ نەکەین و شێڵانی قوڵ نەکەین بۆ نمونە بەرهەمێکی استراتیجی گرنگێک و گەرم و جە و دانەوێڵەکان 3 سانتیم بۆ 5 سانتیم گڵ بچێتە سەر دەنکە گەرمەکە لەوە زیاتری ناوێت ئەگەر بڕێکی زۆر چاندنی قوڵ و گڵی زۆر بینەوە بەسەر ئەم دەنکە گەرمانە بێگومان ڕێژەیەکی زۆر کەمیلێڕێ و هۆکارێکە بۆ ئەوەی کە بەرهەمی ئەو چەڵگەیە کەم بێت چکە توانای لەو کاتی کە گەنم ئەڕێت و ئەڕێت ناتوانێت بتوانێت لەو گڵە زۆرەی کە ئەچێتە سەر ئەو دەنکە گەرمە بێتە دەروانێ و تشی خۆر و خۆراک وەرگێ بۆیە لە 6 سانتیمە 6 ملیمە ببوورە لە 6 ملیم بارانبارینە ئێمە توانین چاندن بەرهەمە استراتیجیەکانی دانێوەڵەکان و پاقلەمە نێزستانەکان بکەین. کاک زانا بەردەوامی ئەوەی کە ساڵانە ئاوا باران دوا ئەکەوێ یاخود کەم ئەبارێ وردە وردە کاریگەری بێ لەسەر کوالەتی خاکەکەش هەنی ئەو خاکی کە کشت و کاڵی لەسەرەکرێ خۆی چاندنی بەرهەمەکان کاتەکانی گۆڕاوە بەهۆی ئەم گۆڕانی کەشەوە گۆڕاوە ئێستا ئێمە لە 15 بۆ ئێمە 15 لە جیاتی 15 بۆ 15 بۆ 15 باشترین کاتی چاندنی بەرهەمە استراتیجیەکانە پێشتر ئەو خاکانی کە ئامادەکرا پێش پەڵەوە پێش باران لێکی دەوە چاندنیانە کرد هەتا 15 هەموو چاندنەکانە کرد بەڵام ئێستا ئێمە ئەوانی پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەو براجوتیارانە پێمان وتون لە باران ئەگەر نەباری لە 15 وشکە وەرکە چاندی کە لەبەرەوەی چاندنەکە گۆڕاوە بەڕاستی کاتی چاندنەکان گۆڕاوە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەگەر تەرزی نوێ ئەگەر تەرزێک ینی بۆ ئەم چاندنە نوێیە دروست نەبوو بێت و بەرهەم نەهات بێ بێگومان کاریگەری لەسەر کوالیتی بەرهەمەکە بێت لەسەر ڕێژەی بەرهەمەکە بێت ئەوەی ئێستا ئێمە کە تێبینیەکەین ینی بەرهەمی هەموو دنیا هەموو وڵاتانی دنیا بە تایبەتی ئەگە وڵاتێک زۆر پێشکەوتوو نەبێت لەوەی کە سیستەمی ئاودانەکانی وە کشتتوکاڵێکی زۆر پێشکەوتوو نەبێت بەگشتی بەرهەم باش نییە و بەرهەم زۆر نییە هەر بۆ نمونە ئەخیر راپۆرت لە بەریتانیا کە وڵاتێکە لە ئەوروپا و جزیرەیە لە ساڵ 20 بەرهەمی کەم کردو لە ساڵی 2025 بۆیە ئەم گۆڕانی کاتی چاندنە بێگومان کاریگەری لەسەر کوالیتی و لەسەر بەرهەمی هەموو دانەوێڵە و بەرهەمە دار و درەختەکان هەیە باش ئێستا بەپێی زانست و بەپێی هەلومەرجی کشت و کاڵی ئێستا وەرزی داچاندنی چیە ئیتر لە دوای ئەم بارانە و ئەکرێ بڵین چی و چی تەنها گەنم و جوێیە یا کۆمەڵە بابەتی کەش هەیە کە ئیتر لە ئێستا بە دواوە دەبێت بچێت لە ئێستاە باشترین بەرهەم بۆ چاندن بەرهەمەکانی وکو باسێ گەرم و جۆ و دانێوەڵەکانە هەروەها پاقلەمەنیەکانیشە وەکو نیسک و نۆکی جەشان نۆکی زستانە کە بڵاو بۆتەوانە لە لای جوتیاران ئەم بەرهەمانە چاندنی بۆ کرێت بەڕاستی جگە لەو چاندنانی کە هەندێک چاندنی کەمان هەیە سەڵزە لە خانی پلاستیکیە ئەمانەش کاتێکی چاند باشە بۆ ئەوانەی وەکو سەڵزەکان بەگشتی و وەکو گوێزەر و سەڵق و پیاز و ئەمانەش چاندنی بۆ کرێت لە خانە پلاستیکەکانە بەڵا تا چەند کەش و هەوا وردۆر ئێمە بەرەو مانگی 12 ئەڕنخزانی مانگی 12 دوو سارترین مانگن وایە بە چاو مانگەکانی ترا ئەگەر جەو نەگۆڕەوەکو جەناوەکو پاری لێنەیە ئەم تۆکە چندرە لەم کاتەیە ناسکە هێشتا یعنی تازە بە تازە کوڵی چوی کردو یان تەقیوانە ئەمە کاتێک زوقم و بەستەڵک و سەرمایەکی زۆر دێ زەرەر بەم بەرهەمە ناگەن بەرهەمە زستانەکان بەگشتی لە ئەو کاتانی کە تازە گەشاکەن و ساوان بەرگریان بۆ سەرما زۆر زۆرە تەنانەت ئەگەر بەستەڵک هەبێ و 20 سانتیم و 30 سانتیمش بەفریان لەسەر بێت ئەو زەرەران لێ نایە بەڵکو بەرگریەکەن لەبەرەوەی سروشتی خۆیان وا دروست بوون چکەمانە بیرێ نەچێت لە ئەساس ئەمانە گەرمی خۆڕسکن گەرمێکن کە ئەسڵیان تەمەنیان هەزاران ساڵە
ئەمانە پەروەردە کراون و کاریان لەسەر کرا و سمفونیە و تەرزینوێ دروست کراوە بۆیە ئەو سیفەتیان هەرماوە تا ئێستا و گەنمی لای ئێمە هەرچەنە لە ڕووی زانستیەوە بە گەنمی ئەچێتە پۆلێنی بەهارەوانێ بەڵام گەنمی زستانەش هەیە ئەوانی کە لە ئەوروپا کە ئەچێنتێت گەنمی زستانن کە ئەو کاتێکی کە زەرعەکەن زۆر جار زەویەکان بەستوێتی ینی چاندنی بۆکرێ و بەرگریان زۆر هەیە بەڵام لەو کاتانەی کە ئێمە کە باسی کێشەی گۆڕانکاری کەشەوەکەین ئەمەی کێشەکە بەڵام لەو کاتانی کە گەورە بێت و بەرەو گوڵکردنە ڕوا لەم کاتانە بەرگری بە سروشتی خۆیان بەرگریان بۆ سەرما و بۆ بەستەڵە کەمێ بێتەوە بەڵام کە لە مانگی چوار و مانگی نەورۆز و ئەوانەیە سەرمایەت لە ئەمە زەرەرەکە لە ئەو گوڵانایە نەک لە مانگی 12 بەڵێ نەک لە مانگی 12 خۆی بە سروشتی خۆیان هەر پێویستیان بۆوێکە تەوڕێکی سکوونیان هەبێت سەرما بیان وەستێنەکە هۆکارە بۆی کە زیاتر ڕێکدا بکتێ و لق و پۆپ دەرکات ڕاست کاک زانا دەزانین ساڵانە لە وەرزی هاویندا ئاگرکەوتنەوە ڕوئیا لە زەوی کشت و کاڵەکان ئەم ئاگرکەوتنەوەیە لەگەڵ ینی کەمبارینە کاریگەریە بێ لەسەر کشت و کاڵەکە ئاتە زەوی کە سوتاوە و بارانبارینیش کەم بۆتەوە بیان وەکو پێویست نییە لەسەر کوالەتی کشت و کاڵەکە لەسەر خودی کشت و کاڵەکە ئەبێت خۆی سووتانی کەڵگەکان لە ڕووی زانستیەوە باش نییە باشتر ئەوەیە لە دوای دروێنە ڕاستەوخۆ تۆی ئەو کاوپوش و کۆتەی کامێنێتوانێت تێکەڵ کرێ بە خاک بۆی زیندەوەرە وردەکان بۆی کرمەکانی کە لە خاکە هەیە ئەمانە هەوەستن بە شیکردنەوەی ئەم کاو کۆت و پوش و سروتی گەنمە کە لە ئەنجامە لە کۆتاییە بێتە هۆی ئەوەی کە سیفاتی خاک لە ڕووی فیزیایی و چیمیایی چاپکە بە تایبەتی لە ڕووی فیزیایە وای لێکە کە ئەبێتە پینێک ئەبێتە کۆمپۆستێک کە شێ بێتەوە توانای خۆگری بۆ ئاو زیاترە بێ و هەوا گۆڕشەی خاک باشترەکات ستوتان بە هیچ شێوێک ئێمە لەگەڵی نین بەڵام بەداخەوە کە جوتیارانی ئێمە تەکنۆلۆژیای باشیان نییە و ئامێری پێشکەوتی باشیان نییە و هۆشیاریکردنەوەیان بۆ هۆشیارکردنی کشت و کاڵیان کەمە بۆیە هەڵەستن بە سووتاندنی و ئەو کارە خزمەت گوزاریانەی کە بۆ ئیدارەدانی خاک و بۆ پاراستنی خاکێک جێبەجێ ناکەن کابێ و قسەی کە وا باوە ئەوترێ ئەو زەویانەی ئەسووتیان ساڵی داهات و بەروبوومیان باشترە لە ڕووی زانستیەوە نییە لە ڕووی زانستی هەرگیز وانە نەخێت ئەگەر خاکێکیش تووشی نەخۆشی ڤایرۆز و مۆزاییک و بەکتریاکان بێت ئەکرێت تەعقیبێ بکرێت بە ئاگر ڕێگەیەکە لە ڕێگەکان بەڵام بەگشتی نەخێت سووتاندنی پاژماوە ڕۆکیەکان بە تایبەتی بۆ دانەوەڵە استراتیژیەکان لە ڕووی زانستیەوە کارێکی باش نییە باشبێنی سەر بارانەکە کە یەکەم باران باری ئەم بارانە ئەگەر بتر بەپی کەشناسی بێ ینی ئەڵاوەلم لەوانێ هەر ئەمڕۆ سبێنێ ینی هەر ئەمڕۆ بەردەوام بێ چەندێکی کە باران نەبارێ خراپە یا چەندێکی کە باران دوای چەند ڕۆژی تر باران ببارێتەوە بۆ کشت و کاڵ باشە ئاوا خۆی وەکو باسمان کرد ئەم بارانی کە دوێنێ باری بۆ ئەوەی کە کاتە ڕێژەیەکی زانستی و ڕێژەیەکی زۆر باش بۆ چاندنی بەرهەمە دانەوێڵەکان پێویستی بە دوو باران سێ بارانێکی ئاوا بێت بۆ نموکە باسمان کرد بچێتە 6 میلیمتر ئێمە هیوادارین ئەمڕۆژ بارانێکی باش بارێ بەرپەی راپۆرتە کەشناسەکان و سنتەرەکانی کەشناسیش کە ئەمڕۆژ بارانێکی باشە بارێت ئەوەی دوێنێ کە باران بارین هەبوو ڕێژەکە 20 بۆ 35 سانتیم بوو ملیم ببوورە 35 ملیم لە چەمچەماڵ بوو خۆنە ببارێ کاکزانە 35 سانتیم سانتی بارە هەروەسە هەوانە 3 مەتر و نیوەکە کوردستاناوەی با ئارە وەڵا چاکۆ ئەوگە باریە پێویستی بە بارانی ترە بێت بۆی بتوانیت چاندنێکی باش بکەیت بەڕاستی و جوتیاران ئەو وشیاریان هەیە کە پەلە لە چاندنەکە ناکەن ئەم پلەی نزمی گەرمایە کە ئەم ڕۆژ بەردەوامە بێت لە دوو بەیانی و سێ بەیانی ئەچێتەوە 20 بۆ 24 ئەمە هاوکارێکی باشە بێ ئەو تۆ زیان بەخشانەی لە خاکەکانە هەیە تەقن گەشاکەن
و لە کاتی چاندن و ئامادەکردنی زەویە ئەمە ڕێژێکی باش لەم تۆ زیان بەخشانە و بژارانە ڕزگارمانە بێت کە کێڵگەکانمان پاکە بێت بۆیە پەلەکردن لە چاندن نابێ بکرێت نابێ ئەو ئامێری کە بەر زەویەکە لە کاتی چاندنە هەچ ئامێرێک بێ نابێت قوڕ بگرێت لە کاتی چاندنە بۆیە پەلە نەکرێت لە چاندن و بزانین کۆتایی ئەمڕۆ بەیانیش لە هەندێک ناوچەی جیاجا بە بڕێکی کەم بارانە بارێت و هەمووشی پێشبینیە بەڕاستی نازانی چۆنە بێ بۆیە پێویستمان بە بارانی تر بێت کە بۆی لە هەندێک ناوچە کە بۆی توانین چاندنێکی زانستی باش کرێت. کاکزانە ئەو شتانە یاخود ئەو ڕێوشێنانە کامانن پێویستە جوتیاران بیگرنەبەر لە کەمی بارانبارینی ئەو ساڵ بۆ زەوی کشت و کاڵەکانیانە بێت چی بکەن ینی گرنگترین ڕێنمایەکان چ گرێ و توێژینەوەی باشترین شت ئەوەیە کە چاندنی قۆڵ نەکەن بە ئامێری تۆچێن لە ئەوان پێڵەن تابیعە بەمە چاندنکەن کە بڕێکی زۆر تۆ بەکار نەهێنن چکە بۆی کەمی ئاو شێ لە خاکدا کەمترین تۆ هەبێ باشە لۆی کە زۆرترین تۆ هەبێ ئەمە یەکێکە لە ڕێگاکان هەروەها ئەو سنف و تەرزانە پەیدا بکەن بۆ چاندن کە بەرگری لە پلەکانی گەرمای نزمی بەرزی گەرماکەن ئەو توانە هەڵبژێرن کە زوو پێ ئەگەن واتە بە بڕێکی کەم ئاو و بەرهەمێکی باشیانە بێت ئەوانە هەڵبژێرن کە بەرگری لە نەخۆشەکان و لە مێروەکانەکەن وتکار پێش چاندن پێویستە تۆکان پا بکرێتەوە دەرمانی کۆر و نەخۆشەکان بکرێت و هەوڵ بن ئەو جوتیارانی کە ئاویان هەیە بە ڕێژەیەکی باش هەوڵ بن سیستەمی ئاودانی سادە هەیە کە ئەکرێت ئاو بدرێت زەویەکانیان ئەوەی کە ئەتوانێت ئاو بات ینی سیستەمی ئاودانەکەی هەیە بتوانێت ئاو بدات و هەوڵ بین زۆرترین ڕوبەری زەوی کە هەمانە دەیمە زیاتر بە بەراو بکرێت و گەرمیش ئاوێکی زۆری ناوێت بەڕاستی وەکو بەرهەمە هاوینەکان و باغداری وینەکان نییە بە ڕێژێکی کەم لە ئاودانە توانی بەرهەمێکی باشمان هەبێت ئەمانە باشترین ڕێگەن بۆ جوتیاران کە هەوڵ بن کە لەم ڕوبەڕووی کەشوهەوا و خۆگونجاندن بۆ بەرهەمەکانیان بکەن. باسی گەنمت کردوتە ئاوی زۆر ناوێت بگومان پێچەوانەی مەرەزە برنج کە ئاوێکی زۆرەوێ گەنم و جۆ هەردووکیان ئاویان ینی زۆر ناویان فەرقیان هەیە جۆ کەمترێوێ جۆ بڕێکی کەمتر لە ئاوێت گەنم بەپێی ئەوە ئیشانی کە من تیاما کردووە و توێژنەوەمان لەسەر کردووە لە سنتەرەکەمان ئەگەر بە شێوەی ڕێژەی گونجاو لە کاتی مناسیبە بارێ بە 200 ملیم باشترین بارانەیە باشترین بەرهەمەیەوێت بەڵام لە کاتی گونجاوە ببارێت یعنی پێش لە سەرەتا 6 ملیم بارێت لە کاتی کە تەفەڕع بارێ 20 ملیم بارێت ئەوە 15 ئەوە حسابم کردووە بە هەموو قۆناغەکانی بە 200 ملیم ئەتوانین ئێمە بەرهەمێکی باشمان هەبێت بەڵام لە کاتی گونجاوە بێت ئەم 200 ملیمما بە ئەگەر بێت و بیکەی بە ئاودان ئەتوانیت سەیتەڕی بەسەرا بکەیت و ئەتوانی بە سیستەمەکانی کە ئاودان هەیە بم بڕە ئەتوانیت بەرهەمێکی باش هەیە بێت لەو کاتانی کە خۆی 200 ملیمە هەمووشی تۆ پشتی پێ نابەستیت چکە بارانیش هەبێت لەگەڵتە بۆیە گەنم لە بیدایەتە ئەگەر باران نەباری ئاودانێکی هەوێت ئەوەی تری ئەکەوێتە تا کاتی گوڵکردن پێویستی بە بارانێکی زۆر نابێت بە ئاوێکی زۆر نابێت لە کاتی گوڵکردن بۆ پێگەیشتن 2 ئاو بۆ 3 ئاوی تر ئەوێت ئەویش بە ڕێژەی زۆری ناوێت بەڕاستی وەکو باسم کرد 15 بۆ 20 ملیم قسە بکەیت 10 بۆ 15 ملیم ئاودانی بکەیت ئەتوانی بەرهەمێکی باشی هەبێت. بەڵێ کاکزانە لە گۆڕانی گەنم زەویەکی کشت و کاڵی بوون ئەم ساڵ گەرمی تیا کرد و جوتیارێک ساڵێکە بیکا بە شتێکی دیکە ئەم گۆڕانیە بێت لە چ کاتێکا بکرێت ئەم ساڵ گەرمی کردو ئایا هەر بەرهەمەکی باشە بە ساڵێکەش گەنم بەیانیت ئەم فترەی بێت چەندێک بێگە بێ بیکا بە شتێکی کا دەستخۆش بۆ پرسیارە ئەم پرسیارە زۆر گرنگە بەڕاستی ئێمەیەکێکە لەو هەڵانێکی ئێستایکەین سیستەمی چاندنی یەکتۆویەکەین یەک بەرهەمەکەین کە هەر گەنمە ئەمە ئێستا ئەم سیستەمی یەک چاندنە بووە بە کێشە بووە بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشەکان
یعنی ئێمە گەنممان تووشی نەخۆشی نەبووە ئێمە لەبەروی ژینگەکەمان و وڵاتەکەمان ئەسڵی بەرهەمهێنانی گەنمە هەر دەنکە گەنم هەڵتایە سەر عەرز ئەڕوا و بەرهەمێکی باشێ بوو بەس بەداخەوە ئێستا ئێمە کێڵگەکانمان تووشی نەخۆشیە بن یعنی تووشی ئێمە سەرسوڕمان بووین پاروپێران ڕوبەرمان هەبوو بە 400 تووشی نەخۆشی بوون و هەڵگێڕاونەتەوە تووشی نەخۆشی مۆزاییک و بەکتریا و ڤایرۆسەکان بوون ئەمە وەکو جەنابێ باسە کرد بەهۆی ئەوەی کە خولی کوشت و کاڵی ناکرێت هەموو ساڵێک ئەم کێڵگەیە کرێ بە گەنم و ئیسراحەتی پێ ناگرێت و پاقلەمەنیەکان و ئەو زەیانی کە ئاویان هەیە بەرهەمە هاوینەکانی تیان ناکرێت ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە ئێستا پێشتر کە باسم کەوتم نەخۆشی و مێرومان بڵاوبەتەوە یەکێک لەوانەیە کە خولی کوشت و کاڵی جێبەجێ ناکرێ و هەموو ساڵێک ڕوبەرەکانەکرێ بەگەنم خۆی زانە زۆر گرنگیشە جوتیار ئاگاداری و گۆڕانکاری و زانستە نوێیانە بێ لە بواری کوشت و کاڵاکرێ ینی وشارێکی وای هەبێ بۆ خۆی تا ینی ئەگەر خوێنەواریە بێت و یانەوە بێ بگەڕێ سێرچی بۆ بکە لە ئەتەرنێت و لە ئەوەیە دڵنیام شتی زۆ باشتی ینی ئەوەی دەسەکە یاخود ڕێنمایی لە کەسێکی جوتیاری هاوڕێی کە زۆ شارەزا بێ ئەزممویە بێ وەربگرێ تەسەڕەکەمەشیان کەم جوتیاری زۆر وشیارمان هەیە جوتیاری زۆر بەتوانامان هەیە کە زانستی بەڕاستی چاند نەکەن و ئێمە زۆر جار پشتیان پێبەستین بۆ کوالەتی بەرهەمەکانیان و پاکی بەرهەمەکانیان بەس من هەموو قسەکانم بەگشتیە بەگشتی ئێمە ماومانە زۆر و نەمانتوانیەوە هۆشیاری تاوەتی بگەینە هەموو جوتیارێک ئەو چێری بەرپرسە سنتەرەکان و ئەو ناوەندانی کە تایبەت یان ئێمە بەشێکمانەیە پێوەتی ڕێنمایی کوشت و کاڵی ئەم ڕێنمایی کوشت و کاڵیە زۆر جار ئێمە لە گفتوگەکانمان لەگەڵ وەزارەت و کاربەردەستانی کوشت و کاڵ باسمان کردووە پێویستە ڕێنمایی کوشت و کاڵی گرنگی پێ بدرێت و بکرێ بە دەستگایەکی گەورە وانە ئێستا نەخێر بچووکە هۆبێکی بچووکە و پێداویستەکانی ڕێنماییکردنی جوتیارانی لاکەمە و ستاف و پەروەردەرکردنی ستاف و خەڵکی شارەزایان کەمە و دەستگای ڕێنمای ئێمە زۆر کاریمان هەیە خراپە ڕێنمایان پێناگەوە زۆر کاری باشیشمان هەیە بەهۆی ڕێنمایی کوشت و کاڵیەوە ناگاتە براجوتیارەکانمان زۆر توێژینەوەی زۆر باشمانەیە ئەنجامی زۆر باشمان دەستکەوتووە کەمانە ئەگەر بێت و بگاتە دەست براجوتیارەکانمان و ڕێنمایی بکرێن بە دڵنیاییەوانێ کردی تایبەت توانیوێتی ئەو فەراغی کردی گشتی حکومی کە گرنگی پێنەداوە ینی ئێمە لە کردی تایبەتە سنتەر و ناوەندی وامانەیە بتوانێت ڕێنمایی بدا بە جوتیار دەست خۆشەوەش بسارێکی زۆر جوانە بەگشتی لە هەموو دنیا و وڵاتانی دراسێشمانە وەزارەتی کوشت و کاڵ بە تەنها نەیتوانیوە نە کوشت و کاڵ پێشخات نەبتوانێت ڕێنمایی کوشت و کاڵی بە جوتیاران بن بۆیە لە وڵاتانە کەرتی تایبەتی کوشت و کاڵی زانستی هەیە کە ئەمانە هەڵەستن بە توێژینەوەی زانستی بەڵام هەمووی لەژێر سەرپەرشتی وەزارەتی کوشت و کاڵ و دەستگا توێژینەوەکانی کە هەیەی بە ڕێنمایی ئەوان کارەکەن و ئەم کەرتی تایبەتانە توانیوانە بەرهەمی ئەو وڵاتە لە هەموو بوارەکانی کوشت و کاڵە سەروە حیوانی و ڕوەکی ئاژەڵی و ڕوەکی پێش بخەن و بەشدار بن لە پێشکەوتنی کوشت و کاڵەکان لە پێشکەوتنی بەرهەمە لە پێشکەوتنی داهات و لە پێشکەوتنی ژێرخانی ئابووری وڵاتەکانە ئێمە ئێستا تەنها کەرتی تایبەت بێکمان هەیە لە بواری گەنمە چەند قۆناغێکی باشی بڕیوە بەڵام وەکو دامەزراوەی بڵین توێژنەوەی کەرتی تایبەت نەخێر تا ئێستا لە بوارە ئێمە وەکو پێویست هەنگاومانەنەوە بەڵێ کاک زانە ساڵانە ئێمە لەوانە شارەزانەی بەس گوێبیستی ئەوە بین کاتێک کە بۆ وەزارەتی بازرگانی عێراق گەنمەکە ئەکرێت و وردە دەچێتە سایلۆکانەوە پلەی هەیە گەنمی پلەیەک هەیە دوو هەیە ئەمە بەهۆی تۆکەوەیە ئایا ئەکرێ بارانباری کاریگەری هەبێت لەسەر ئەم پلەی گەنمانە مەسەلەن تۆیەکی پلە یەک بۆی کەمی بارانەوە خراپ بێت یان کوالەتێکی نزم بێتەوە دەست خۆشتۆ پرسیارەکانە هەردووکتان پرسیارەکانە زۆر باشەوە پرسیارانە زۆر گرنگن بەڵێ دوو هۆکارێکیان
خزمەت گوزاری ینی کشت و کاڵەکەیە کە ئەکرێت لە پێدانی سەماد و دەرمانەکان و هەڵبژاردننی تۆ و چاندنەکان کە تاسی لەسەر کوالەتەکەکە دووەمیان ئەودانەکە بەڵێ هەردووچیان کاریگەریان هەیە لەسەر پلەیەکی گەنم و پلە دوی گەنم لە سایلۆکانەکە وەرەگیرێتەوە یەکێک لەسەر هۆکار یەکێک دووشت باسەکەم یەکیان لەسەر قورسی گەنمەکەیە کە هێکتۆلیتری پێوەترێ وەزنی نەوعی کە پێویستە گەنم ینی لە سایە 72 بۆ 80 بێ بۆ نمونە ئەمە ئەگەر ئەم 72 کەمتر بێ خۆی زۆر جار 74 دانێت بۆ شکە ساڵیوانە سایلەکانڵێ بە ئەڵێ کیلۆ 72 غرام کەمتر نەبێت ئەگەر کەمتر بێت لەوە بڵێ پلەکەی داوا بەسێت و بوونی بژارەکان تایە لە گەنمەکە کە چاندنێکی زانستی نەکات و کێڵگەیشی پاشی نەبێت بوونی بژارەکان تایە بە هەمان شێوە پلەکەیەتە خوارەوە بێ بە پلە دوو و پلەی ئەتا عەلەفیشمان هەیە ئەمانە دوو هۆکاری سەرەکین ئاودان و کارگوزارە کشت و کاڵەکان کە جوتیارەکە بۆ یەکان کاریگەریانە بێت لەسەر پلەیەک و پلە دوو و جۆرەکانی تری گەنم کە لە سایلۆکانی وەزارەتی بازرگانی عێراق وەرەگیرێتەوە. کاکزانە لە یوتوب کە کشت و کاڵی وڵاتانە بینی بە تایبەت ئەوروپا و ئەمریکا و کەسێک قسا کاڵێ مەجووتیارە لێرە بێڵی لەوانەیە شەریکێکی زۆر گەورەی هەبێ ینی کشت و کاڵێکی زۆر جوان هەچی ئامێرە لە بەردەستیایەتی بە ئامێری چێڵان بە تۆدانانەکە هەڵدرۆنەوەی ئیتر بە هەموو شێوازە ینی بۆ بەڕاست لەوێ ینی ئەوی جوتیاری ئیبینی یەڵی لێرە گەورەترین کۆمپانیاڵی وڵای جوتیاری کە بە سری جوتیاری لای خۆمانەکەی سری ئەو شتانی بەردەستیانەکەی کە خەڵک باسی جوتیاریەکە لەوە چێ ئیشێکی زۆر ئەوە بێلای ئەم جیاوازیە بۆ کاکزانە ئەو جیاوازیە فەرقی هەیە وانە؟ بەڵێ ئەو جیاوازیە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیدارەدانی کشت و کاڵ لە وڵاتانە هەموو قۆناغەکانی بڕیەوە و هەموو غەمیشە وانە ینی هەموو غەمی کەرتی تایبەت بەڵێ گشتیشە جوتیارێک لەوێ ینی بۆ نمونە ئوسترالیا باسکەم جوتیار هەیە ینی لەو کاتی کە بەرهەمەکەی دوورێتەوانێ تەسیر لەسەر بۆرسای عالەمیەکە نرخەکەی ئەمەنە ڕووبەرەکەی زۆرم یعنی ئەتوانیت بە 2 سەعات بە 3 سەعات بە سیارە ئەڕۆیت لەسەر 150-180 ئەم بەرەوبەری هەمووی باخەترێ کەسیشی لێ نییە هەمووی بە تەکنۆلۆژیا هەمووی لە کاتێکە ڕۆژێک نەخۆش بێ پێزانن یەک ڕۆک لەم باخە گەورانەی کە ئەم سەروسەری دیانە هەزاران هێکتارە یەک ڕۆکیش نەخۆش بێ بۆی تەکنۆلۆژیەکانەوە ئەی دۆزێتەوانەوە چەند چارەسەریەکەن ئەگەڕێتەوە بۆ سیستەمی وڵاتەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە کشت و کاڵەکان ڕێکخراوە بە یاسا و بەڕێنماییەکان ڕێزگرتنیشە لەلایەن حکوومەت و خەڵکیشەوە بەڵێ بازاڕ و سەعریان بۆ دیاری کراوە لەبەرەوەی کە ئەوەی جەنابە باسی کرد بەردەوام ئەمانە متابعاکرێن ڕێنماییان پێدرێت و لەگەڵیانە کێشە و مەشاکیلەکان و پێداویستەکانیان بۆ دابین نەکرێت یعنی هەردووچێتی یعنی حکوومەت ئاگای لەوانە ئەویش ئاگای لەوانە و نرخ و مهمترین شت بازاڕیان بۆ ساغ بۆتەوانێت کەلوپەلی کشت و کاڵیشان لەبەردەستایە ئامێرەکان کاڵم ئاگیان تەکنۆلۆژیای کشت و کاڵیان هەیە بەڕاستی کێشەی زەویان چارەسەر کراوەوە ئێمە یەکێک لە کێشەکانمان کە کشت و کاڵ لە وڵاتی ئێمە پێش ناکەوێت ڕوبەری بچووک و مامناوەندمان هەیە ئەمانە هەمووی کێشن بۆی کە ڕێگرن لە پێشکەوتنی کشت و کاڵ دەست چاو خۆش بێ زانایان زانام محەممەد شارەزە لە بواری توێژینەوە کشت و کاڵەکان یەخوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەخێر بێ یاخوا هەندوومان کردی دەست خۆش بێ